بەرەوە زۆر کەسەیە باسەکە لەو شارەی ناوەندی هەولێرێ ئەو باغەک بچووکەی دروستکەی ئەو باغا سوودەکەی چییە؟ ئەمن نەمەزانی سوودەکەی چییە؟ سوودەکەی هەستم دەمزانی ژینگە خۆشەبی و شتێکی خۆشە درم خۆشە بەس ئەمن ئەو کاتی درم دەبیتەوە دوونێ نێزیکترین شخصم برادەر هاتبوو دکتۆر پێگوت بوو ئۆکسسیجن تازە دووبارەیە قسە بەس ئەلێرانە هاتیە دانیشتە دەم لۆ دەری ئەلێرە مرتعبم زۆر کەسم لێرە دیتێ بە دەرتوندی بە پێکەین و ڕۆیشتی ئەوە لۆ من هەموو دنیادێنی ئەو دەزانم سوودی و دارانەتی ئۆکسسیجن دومی ژیمە بەداخەوە لەو مەچقانە ئەو هەموو بینایە برندەی دەکا و سێقاتەی دەکە بابە ئەو سێقاتی بکە بڕوا بکە هەندە ناسیار هەیە چی مەکنێ بەس لەو کاتی ئەو خانیە دروست کردووە چتە قاتی سەرەوە بەس کاتی دروست کردیا پولەی ئەو قاتی سەرەوە ئەو پارەی قاتی سەرەوە بە 50 مەتر عەردی بدە دوو داری بچینە ئەوە هەموو ئەمن ئەوەی هەموو لە ڕاچاوی کوردایەتی دەخیمەوە چەندی خاچی بەخێوکەی خاگۆشی داچیە وەچی کراسیە وەچی شمەچیە ئەو خاکە دەبی چاودێری بکەین لە گوری جوان لە ڕیعانی جوان لە بۆنی خۆش بڕوا بکەنە ناو ئەو سیارە و ماشێنەی خۆم لەو شارەی هەولێرێ درم نەهاتیە یەک کلێن کسینە ناو جامی درم نایفڕێدەم یەک قونکە جغارە نەفەرم لەگەردا بگۆم تخوا فڕێمەدە یعنی ئەو شەقامەی ئەو شارە پەیوەندیت بە من ژوانە بە خۆشم دەوێت ناوەڵا هەر هیوایەتم ژینگەکەی بووە ئەلان ئەو شتە سەیرانم هەیە لە هەر شوێنێکی دەوعات بم ئەمن زەینم لە دەوعات و شیوەکەی بە زەینم لە دار و گورەکەی بۆ جوانبی دەوعای نەمامەچی لێ بکەم دەوعای توێکی لێ بکەم بەس نمونەیە ها برێن نمونێ ئەوە نییە برێم و 50 دار ئەوە نمونێ برێنەوە 2 دار لەوەیە سێ لەوەیە دارچینەکە لەوەیە هەموو نوێ بەس برێت چم نییە زۆر پرسیارم لێکەن هەموو نەوع ڕۆکەکەم هەیە لەوانەی دەکات چاندیتمان نەوع گورەکە تەماشاکە ئەو گورە باشترین گورە لۆ ژینگەی ئەوە مێشەنجینیش مەرەقیتی هەر گورەک مێشەنجین لەسەر نیشت بزانە سوودەچی هەیە هەر گورەک بەخۆی پێت دەری هەر خوا عیلمی دانایە هەر مێشک مێش مەرەقی و دارەیە دوو داریت کەمەوەتە لە دەرێ و لە دەرێ چاندیە دوو نەوع داریت کەم هەستان جویزی خۆمانە و جویزی ئەمریکی ئەوە جویزە ئەمریکیەکەیە ئەوە جویزە هەمووی دەبی بەس ئەمە فکرمان ئیش ناکە فکرمان ئیش ناکە کارەساتەکەی مەلەوەی دایە یعنی ئەو هەموو ئەو شەو دەرەی گرتیە و هەموو جێ گرتیە و دوو گلۆپی دانایە و دوو مەرکانەی دا ناوە نا بەس ئەتو بایەق بەداری بدە نخۆشی نایەتە ماری بڕوا بکە یەک نخۆش ناتەعۆشێ ئەوەی نخۆشیشە بە پێکەین دەستەوە ژینگەکی خاوین جەوەکی خۆش بە مرتاعی ئەو میوانانەی دێن لەزگە کەیفم پێنێ هەمووی میوانی ژینگەکەینە هەرچی میوان دییان ڕۆژانە ئەوانە هەمووی دەبی لادەم ئێوارە هەمووی دەبی بەو مادی بوونێ لە بە میوانان دەبی هەمووی بدەمە لاس سبەینان شەندم خۆشەوێ هەمووی تەوزیعەکەمەوە زۆر برادرینە گورەکان ئێواران هەمووی فول میوانەبی بەخۆی ئەمن هەدەفی من دوو نەوعدارە ئەوە زۆر قسەی دووبار دەکەمەوە یان بەرداربی یان بەرداربی یان بۆنداربی ئەویت کەش هەنجی دنیاە هێلە دارچینە ڕازیانەیە چار نەوع پونگە هەر چاری بەکاردێ بەس دوو نوعیان ئافرە لۆ بگەوە دێت چار نەوع ڕیعانە چار نەوە بەس ڕیعانەکان هەندێکیان بۆنیان جودایە و تامەکەشیان تیشترە لەویتکە هەتا پونگەکانی ژوەنە لێرانە جویزەکەیە زۆر بێ وڵی بەرهەمەکانم یان بۆنداریان بەر تشتی بێ ئەوە ناتینم ئاوی نادەم برێ خۆ پێوان دیکەم زۆر بەشم پرسیە ئەوانەی ژینگە پارێزن و پسپۆری و شتانە زۆر بێ ئەوانەی چیانکەم دەرێ ئەوە زۆر مهمە لۆژین توێدار هەیە لەگەداری وچی پیاوی بەهێز و زعیفە لۆ ژینگەش دەوری زۆرە ئەوانەی لەگە ژینگە یعنی ژینگەیان خۆش بێ دارەکانی ژەوانم زۆر بچاندیە